ئافرەتێکی خەناس ئیماندار دەڵێ ڕۆژێک چوومە دەرەوە ئافرەتێکم توش بوو ئافرەتێکی سافیرە کە خۆی دانەپۆشیوە قژی بە دەرەوەیە جلێکی تەسک و تەنێکی لەبەردایە ئەڵێ هاتم بەلای ئافرەتەکە وتم خوشکی بەڕێزم ڕوخسەتم پێ ئەدەی لەگەڵ خۆما بتبم بۆ بەهەشت وتی بەهەشتی چی؟ بەهەشت لەکوێیە؟ وتم وەرا چین بۆ ئەو مزگەوتە لەوێ دەرزێکەیە وتارێکێ بەڵکو سوودێکی لێوەرگری وتی باش دێم با بڕۆین بەڵێ ئەم ئافرەتە کەوتە ڕێ بەرەو مزگەوت بەڵام کاتێک کە چۆ ناو مزگەوتەکە ئافرەتی تیا بوو سافیرەیە ئافرەتەکان تەماشایان دەکرد ئەم ئافرەتە چاکەش چوو لە دەرەوە یەکسەر لە بازاڕ و نزیک بوو پۆشاکێکی حیجابی باڵاپۆشی بۆ ئافرەتە سافیرەکە کڕی و هێنای بۆی کردوتی بیکە بەرت ئەم جلە لەبەرکە دوایەوە کە دەرچووتە دەرەوە کەیفی خۆتە بۆ خۆت حەزەکەی جلەکەت لاتە حیجابەکە لاتە و جلەکەی خۆت کە بەرت بەڵام ئێستا لە ناو مزگەوتەکە بە ئەم جلە لەبەرا نەبێ چونکە جلی نوێژ و عیبادەت نییە بەڵێ ئافرەتەکەش جلێکی ڕێکوپێکی لەبەر کرد حیجابی پۆشی نوێژی مەغریبی کرد لەگەڵ ئافرەتەکانە دوای نوێژی مەغریب وتارێک هەبوو باسی بەهەشت و جەهەنم بوو کاتێک کە ئەم ئافرەتە گوێی لە وتارە گرت کاریگەری بەسەر دڵیەوە هەبوو زۆر بە قوت و بەهێز بوو وتارەکە بەڵێ وتارەکە تەواو بوو نوێژی عیشاشیان کرد لە مزگەوتە بە جەماعەت لەگەڵ ئافرەتەکان ئەمجا ئەو ئافرەتە ئیماندارە بەم ئافرەتی وت کە تازە تۆبەی کردو گەڕاوەتەوە بۆ لای خوا وتی خوشکی بەڕێزم تەواو دەڕۆینەوە ئیتر بۆ خۆت ئەتوانێت جلەکەی خۆ دەبەرکەیتەوە کێشە نییە مادەم لە مزگەوت دەرەچی بۆ خۆت ئازادی بەڵام ناو مزگەوتە نابێ بەم جلەوە عیبادەت کرێ ئافرەتەکەش وتی وەڵڵاهی ئەو جلەی کە لەبەرم کردووە سوێن بەخوا دای ناکەم ئەو جلی حیجاب و دوا باڵاپۆشەی کە وەڵڵاهی لەزەتم لە ئیمان کرد وەڵڵاهی شیرینی ئیمانم چەشت والله سوێن بەخوا حتا ئەو ڕۆژەی دەمرم ئەبێ ئەو باڵاپۆشەی واز لێ نەهێنم والله تا ئەو ڕۆژەی دەمرم ئەبێ بانگەوازی خەڵکی بکەم بۆ ڕێگای خوا خەڵکی بگەڕێنەوە بەلای خوا بەڵێ ئافرەتەکە چوە دەرەوە بە باڵاپۆشیەوە چوە دەرەوە بەڵام قەدەری خوا هەر لە مزگەوتەکە دەرچوو سەیارێک لێیدا وەفاتی کرد تاوە مرد بەڵام بەسەر بەرزی مرد وعدی دا هەتا مردن باڵاپۆش بێ وعدی دا هەتا مردن بانگەوازی خەڵکی بکا بۆ ڕێگای خوا خوای گەورەش بە پێی نێتەکەی بێگومان پاداشتی ئەداتەوە کەواتە لەوانەیە ئەمڕۆ بەیانی کۆتایی ڕۆژی ئێمە بێت